السلام عليكم جماعات، چۆنن؟ باشن؟ ئەحواڵتان سەحەتتان؟ لەو ڤیدیۆی باسی پێداچوونەوەی کەرتەکانی بەندی سێەم و پێداچوونەوەی بەندی سێەم دەکەین. ئەمن مامۆستا ڕێبوار عومەر خەیات لە ئامادەی باخانی کچان و پەیمانگای نۆڵجی پەروەردەی. جەماعات بابێنە سەر پێداچوونەوەی کەرتی یەکی سێ. پرسیاری یەکەم، پێناسەی ئەمانە بکە. ئەی خول، پێناسەی خول بریتیا لە ڕیزبوونێکی ئاسۆیی توخمەکان بە پێی گەردیلە ژمارەکانیان لە خشتەی خولی. کۆمەڵە هەر عینت قسەی دەکەی بەس دەرێ ستونی، یعنی چێ؟ ڕیزبوونی توخمەکانە بە شێوەیەکی ستونی لە خشتەی خولیدا لە توخمەکانی هەمان کۆمەڵە هەمان ڕەوشتی کیمیاییان هەیە. دووبارەی دەکەمەوە، پێناسەی خول بریتیا لە ڕیزبوونێکی ئاسۆیی توخمەکان بە پێی گەردیلە ژمارەکانیان لە خشتەی خولی. کۆمەڵە ڕیزبوونی توخمەکانە بە شێوەی ستونی لە خشتەی خولی. توخمەکانی هەمان کۆمەڵە هەمان ڕەوشتی کیمیاییان هەیە. پرسیاری دووەم، کێ یاسای خولی دۆزیەوە؟ وەڵام دیمیتری ماندلیف. پرسیاری سێەم، بۆچی زۆربەی کیمیاگەران لەو کاتەدا ڕازی بوون بە خشتەی خولی مەندەلیف؟ لەبەر ئەوەی زۆربەی کیمیاگەران ڕازی بوون چونکە خشتەی خولی مەندەلیف زۆر سەرکەوتوو بوو لە دوو شتدا، یعنی ئەوەی کە خشتەی خولی سەرکەوتوو کرد. یەکەمیان ڕێخستنی توخمە ناسراوەکان بە شێوەیەکی لۆژیکی توخمەکان بە پێی ڕەوشتە هاوشێوەکانیان ڕیزیان، یعنی ئەوانەی هەمان ڕەوشتیان هەبوو لێک ڕێزی داینان. پێشبینی کردنی توخمە نەدۆزراوەکان، یعنی یەکێک لە زیرەکانی مەندەلیف ئەوە بوو ئەو توخمە کە دەیزانی هەیە بەڵام تا ئەو کاتە نەدۆزرابووە شوێنەکەی بە بەتاڵی بەجێهێشت. ئەو دوو هۆکارەوا بوون کە توخمەکە زۆربەی زاناکان ڕازی بوون لەسەر خشتەی خولی مەندەلیف. پرسیاری چارەم، باسی کاری هەریەکە لەم زانانە بکە لە پەرپێدانی خشتەی خولی مەندەلیف. طبعا مەندەلیف بناغە و دامەزرێنەری خشتەی خولی بوو. مەندەلیف توخمەکانی بە پێی بارستەی گەردیلەی بەرەو ژوور ڕیز کرد، بینی کە ڕەوشتە لێک چووەکان خولانە دەرکەوتن، یعنی ئەو ڕەوشتانەی کە پێک دەچوون هەندێک جا دووبارە دەبوونەوە هەمان ڕەوشت لە توخمە جیاوازەکە. مۆزلی مەندەلیف بارستە گەردیلەی کردە قیاس، بەڵام مۆزلی گەردیلە ژمارەی کردە قیاس، نەک بارستە گەردیلە. کەواتە ئەوە بوو جیاوازی نێوان مۆزلی و مەندەلیف لە خشتەی خولی. جەماعەت با بچینە سەر کەرتی دووی سێ. پرسیاری یەکەم، پێناسەی نیمچە کانزا بکە. نیمچە کانزاکان بە هێڵێکی درێژی پلیکانەی یعنی قادرمەی لە خشتەی خولی لێک جیا دەکرێنەوە. تایبەتمەندی ناوەندیان هەیە لە نێوان کانزا و ناکانزا، یعنی هەندێک سیفەتیان بە کانزای دەچی، هەندێکیشان بە ناکانزای دەچی. پرسیاری دووەم، باسی جیاوازی سەرەکیەکان نێوان کانزا و ناکانزا و نیمچە کانزاکان بکە. ئەوە باسی کانزاکان دەکەم. ئەگەر گۆتی باسی کانزاکان کە هەر ئەوەندەی بری، ئەگەر گۆتی ڕەوشتی کانزاکان هەر ئەوەندەی بری، ئەگەر گۆتی جیاوازی نێوان کانزا و ناکانزایان کانزا و نیمچە کانزا هەر ئەوەندەی بری. ئەوە لە بۆ کانزاکان. یەکەم، کانزاکان دەکەونە لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی، بەشێکی زۆری خشتەی خولی پێک دێنن، بریسکەدارن، پرشنگدارن، گەرمی و کارەبا باش دەگەێنن، لە پلەی گەرمی ژووردا یعنی لە پلەی گەرمی ئاساییدا ڕقن، تەنها جیوە شلە، کتۆکن یعنی دەتوانێت بکوترێن و تەخت دەکرێن، تەبەقی تەنچیان لێ دروست دەکرێت، کشۆکن یعنی دەتوانن ڕابچێشرێن و دەگۆڕێن بۆ تەلی باریک کە تەلێکی درێژی لێ دروست دەکرێت بەبێ ئەوەی بپچرێن. ئەوە ڕەوشتی کانزاکان.
ناکانزاکان یەکەم دەکەونە لای ڕاستی خشتەی خولی جگە لە هایدرۆجین یعنی هەموو ناکانزە دەکەوتە لای ڕاست بەس هایدرۆجین دەکەوێتە لای چەپ بە بەراورد بە کانزاکان بەشێکی کەمتر لە خشتەی خولی پێک دێنن بریسکە دار نین گەرمی و کارەبا باش ناگەێنن نارم ناگەێنن بەڵام باش ناگەێنن دەکرێت لە دۆخی ڕەقی دابن دەکرێت لە دۆخی شلی دابن دەکرێت لە دۆخی گازی دابن کشۆک نینە پلەی شلێوبوونیان بە بەراورد بە کانزاکان کەمترە پلەی شلێوبوونیان کەمترە سێم نیمچە کانزاکان بەهێڵێکی درێژی پلیکانەیی لە خشتەی خولیدا جیا دەکرێنەوە نیمچە کانزاکان لە 6 تخم پێک دێن هەندێک تایبەتمەندی کانزا و هەندێک تایبەتمەندی ناکانزان هەیە هەمویان ڕقێن لە پلەی گەرمی ژووردا ئەوە جیاوازی و ڕەوشتی کانزا و ناکانزا و نیمچە کانزا بوو پرسیاری سێیە باسی لانثاناید و ئەکتینایدەکان بکە هۆکاری ئەوەی لە خوارەوەی خشتەی خولی نووسراون لە بۆ چێ دەگەڕێتەوە ئەوە بابین وەڵامەکان پێناسەی لانثانایدەکان لانثانایدەکان دەکەونە خولی شەشەم لە خشتەی خولی ژمارەیان 15 توخمە بە لانثانیۆم دەست پێ دەکا گەردیلە ژمارەی لانثانیۆم 57 بە توخمە دەگمەنەکانی زەوی ناسراوە بەڵام هەندێکیان دەگمەن نینە زۆربیان دەگمەن بەڵام هەندێکیان دەگمەن نینە هەموو لانثانایدەکان کانزای زیوین پلەی شلەوبوونیان بەرزە ئەوە ڕەوشتی لانثانایدەکان ئەکتینایدەکان دەکەونە خولی هەفتەم لە خشتەی خولی ئەوانی ژمارەیان 15 بە ئەکتینیۆم دەست پێ دەکەن گەردی لە ژمارە ئەکتینیۆم 89 ئەکتینایدەکان تیشک دەرن 5 توخمی یەکەمیان بە سروشتی لەسەر زەوی بوونیان هەیە بەڵام ئەوانی دیکە بە شێوەی دەستکرد لە تاقیگا دروست کراینە ڕەوشتی فیزیایی و کیمیایی لێکچوویان هەیە ڕەنگیان زیویە لە ڕووی کیمیاییەوە زۆر چاڵاکێن بە شێوەی ئاوێتەی ڕەنگاو ڕەنگ دەردەکەون لەبەرچی لە خوارەوەی خشتەی خولی دانراینە بۆ ڕێگریکردن لە فراوانبوونی خشتەی خولی لەبەر ئەوەیە لە خوارێ دانراین توخمەکانی کۆمەڵەی 17 کامانن و بەچی ناسراون کۆمەڵەی 17 بریتە لە فلۆر F2 کلۆر Cl2 برۆم Br2 یۆد I2 ئەستاتین AT تێنسین TS بە توخمەکانی ئەم کۆمەڵەیە دەگوترێت هاڵۆجینەکان واتە خوێ پێکێن یعنی ئەوانە لەگە کانزە یەک دەگرن و یەکسەر خوێ دروست دەبیت پرسیاری پێنجەم کۆتا کۆمەڵەی سەرەکی لە خشتەی خولیدا بە چی ناو دەبرێن بە چ شێوەیەکەن و بۆچی کۆمەڵەی 18 کۆتا کۆمەڵەی سەرەکی لە خشتەی خولی ناویشیان یان نازناویان پێیان دەگوترێت گازە خانەدانەکان توخمەکانی ئەم کۆمەڵەیە بە شێوەی تاک گەردیلەی هەنا و ناچاڵاکن بە ئاسانی لەگە توخمەکانی دیکە کارلێک ناکەن پرسیاری شەشەم بۆچی کۆمەڵەی یەکەم پێیان دەگوترێت کانزا ئەلکالیەکان وەڵامەکەی دوو ڕاهەیە لەسەر ئەوە یەکەم ئەم کانزانە لەگەڵ ئاو کارلێک دەکەن گازی هایدرۆجین دروست یعنی دەردەپەڕێت و ئاوە گیراوەیەکی تفێت بەرهەم دێت ئەوە ڕای یەکەمە ئەلکالی واتە تفت هەندێکیش دەرێن هۆکاری ئەو ناولێنانە لە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەلکالی وشەی ئەلقەلەوی وشەیەکی عەرەبیە بە واتای خۆڵەمێش چونکە زۆر کیمیاگەرە پێشینەکان زۆر لە ئاوێتەکانی سۆدۆم و پۆتاسیۆمیان دروست دەکرد لە خۆڵەمێشی دار یان دەستیان دەکەوت لە خۆڵەمێشی دار جەماعەت ئەوجە با بچینە سەر پێداچوونەوەی بەندی سێ وەکی بەندەکان کە بەس وەڵامە ڕاستەکانت لە بۆ هەڵدەبژێت
یەکەم لە خشتەی خولی نوێدا توخمەکان ڕێزکراون بە پێی طبعا لە خشتەی خولی نوێ بە پێی گەردیلە ژمارە. پرسیاری دووەم کێ توخمەکانی لە خشتەی خولی ڕێز کرد بە پشت بەستن بە گەردیلە ژمارە؟ طبعا هێنری مۆزلی. ئەدی مەندەلیف چی کرد؟ مەندەلیف بە پێی بارستە ژمارە بوو، بەڵام مۆزلی بە پێی گەردیلە. یەکێک لە مادە خاوە سەرەکیەکان بۆ لە ناوبردنی مێرووەکان وەکە ڕووەکان بەکاردێ. طبعا زەرنیخ مادەیەکی ژەهراویە لە ڕەوشتەکانی نووسرا بۆ لە ناوبردنی مێرووەکان بەکار دێ. چارەم گرنگترین هاڵۆجینەکان لە ڕووی پیشەسازیەوە طبعا گرنگترینیان کلۆرە. پرسیاری پێنجەم بە بەراورد بە ئەوانی دیکە پلەی کوڵان و شلەوبوونیان زۆر نزمە. طبعا گازە خانەدانەکان پلەی کوڵان و شلەوبوونیان زۆر. شەشەم کام لەمانە بە توخمی ژیان ناسراون؟ طبعا کاربۆن. ئەگە کاربۆن نەبی ژیانیش نابیتن. کام لەم توخمانە ناکانزایە؟ طبعا بریلیۆم و جرمانیۆم و ئەلەمینیۆم ئەوانە چنە؟ ئەوانە کانزانە بەس نایترۆجین ناکانزا. تاکە کانزای شلە لە پلەی گەرمی ژووردا طبعا جیوێ. ئەدی بڕۆم ناکانزایە لێ شلە. پرسیاری نوێم لە خشتەی خولی بەهێڵێکی درێژی پلیکانەی جیا دەکرێنەوە طبعا نیمچە کانزاک. پرسیاری دێم بە توخمە دەگمەنەکانی زەوی ناسراون ئەو طبعا لانثا نایدەکانە. جەماعەت بابێنە سەر پرسیاری 11. ئەو توخمانە هێمان بنووسە: ئەنتیمۆن SB، فلۆر F، کاربۆن سیە، لیثیۆم Li، ئاسن Fe، نایترۆجین N. پرسیاری 12. ئەو توخمە کامەیە کە بە زۆرترین ڕێژە لە گەردووندا هەیە؟ پاشان دیاری بکە لە چ بوارێکدا بەکاردێ. طبعا هایدرۆجین زۆرترین ڕێژەی لە گەردووندا هەیە. 90 گەردوون لە هایدرۆجین پێک دێ. هەندێک جار هایدرۆجینی شێل لە بواری سوتەمەنی بەکاردێت وەکو موشک و کەشتی ئاسمانیەکە. ناوی هەرێکە لەم کۆمەڵە توخمانە لە خشتەی خولیدا چییە؟ پرسیاری 13. کۆمەڵەی یەکەم کانزە ئەلکالیەکان، کۆمەڵەی دووەم کانزە گڵیە ئەلکالیەکان، کۆمەڵەی 3 هەتا 12 توخمە گواسراوەکان، کۆمەڵەی 18 گازە خانەدانەکان، کۆمەڵەی 17 هاڵۆجینەکان. پرسیاری 14. دۆخی هەرێکە لەم توخمانە یان لەم ناکانزانە دیاری بکە دەکەونە کام کۆمەڵەی خشتەی خولی. بڕۆم شلە لە کۆمەڵەی 17، فۆسفۆر ڕەقە لە کۆمەڵەی 15، نیۆن گازە لە کۆمەڵەی 18، ئۆکسجین گازە لە کۆمەڵەی 16، سیلینیۆم ڕەقە لە کۆمەڵەی 16. پرسیاری 15. خشتەی خولی بەکاربینە. ئەو دەبی خشتەی خولیت لە پێشبی هەر توخمێک لەوانە کەتە لای ڕاست یان کەتە ناو ڕاست ئەوە کانزایە، کەتە لای چاپ ئەوە کانزایە، کەتە لای ڕاست ناکانزایە، کەتە بینی کانزا و ناکانزا ئەوە نیمچە کانزایە. پرسیار ئەوە خشتەی خولی دێ. پرسیاری 16. بۆچی کانزە ئەلکالیەکان لە نەوتیان لە کیرۆسین هەڵدەگیرن؟ چونکە زۆر چاڵاکن لە سروشدا تند کارلێک دەکەن لەگەڵ هەوای شێدا. نای ئەو توخمانە بنووسە: Na سۆدیۆم، ئەلەمینیۆم Al، He هیلیۆم، Zn زینک، Cu مس، Ne نیۆن. ئەو توخمە پرسیاری 18. ئەو توخمانەی کە بە کانزە ئەلکالیە زەمینیەکان ناسراون ڕەوشتەکانی کانزە ئەلکالی زەمینیەکان کۆمەڵەی دووەمە بریتە لە بریلیۆم Be، مەگنیسیۆم Mg، کالیسیۆم Ca، سترۆنیۆم Sr، باریۆم Ba، رادیۆم Ra. کانزە ئەلکالیەکان زۆر چاڵاکن، پلەشلەبوونیان زۆر نزمە، لە باری خاوێنیدا ڕەنگی زیویان هەیە، نەرمن. بەڵام کانزە ئەلکالیە زەمینیەکان کەمتر چاڵاکن، ڕەقترن، چڕترن، سەختترن، پلەی شلبوونیان تۆزێک
بەرزترە، ئەوانەش پێداچوونەوەی بەندی سێەم و کەرتەکانی بەندی سێەم بوو. ئەمن دووبارە سڵاوم هەیە لە بۆتان، هیوادارم هەمووتان دەرەجەی بەدڵی خۆتان بینێن و هەمیشە ساغ و سەرکەوتوو بێن هەتا پێداچوونەوەی کەرت و بەندێکی دیکە. بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.